ئەمن پرسیارم نییە بەس لەسەر ئەو خاڵانەی باس کرد لەسەر تەوەری بێهیوایی لەسەر هەمویان قسەم هەیە. یەکەمیان ئەلیرانە لە کۆمەڵگایمە لە کۆمەڵگای کوردی زۆرینەی خەڵکمان سادیزمن حەزیان لێ بەرامبەرەکەیان بشکێنن بە هەر نەوعەکبی بە قسە چی مرۆڤ بەخۆی وشەکە بە وشەکیش دەمری ڕاستە؟ سادیزمەکان ئی کۆمەڵگایمە ئەوانەی سادیزمن چیان دەوێ بێهیواد بکەن دائیمەن حەزیان لێ قسەت پێ برێن بشکەی بڕوخەی ئیدی هیچ شتێک لە توودا وجودی نەمینێ ئەتوو بتانی خۆت قیتکەوە و بێجگەلەوەی ئەگەر بمانەوێ ئەو کەسانە نەهێلین ئەوانیش بەرەو ئەو ڕێچکێ بین کە هیوایان هەبی کە باش بن بەرامبەرەکەیان یعنی بەرامبەر چاودەورەکەیان ئەمە دائیمەن دەبی بەو نەوعی بجوولێنەوە لەگە بەرامبەرەکەمان خۆشەویستی ببەخشین خۆشەویستی سەروی هەموو شتێکە کە تو خۆشەویستی دەبەخشی دائیمەن ئەگەر کەسە گڕکیشی لێت ببیتەوە دووجار قسەی خۆش لەگەر بکە پێک دێ لەگەرت پێک دێ بەس ئەتوو بەڕقی لەگە کەسێکی قسەی بکەی زۆر ناخۆشە نەزڕی دەگۆڕێ ئەفکاری دەگۆڕێ بەرامبەرت و بەنەوعچکە فکر لێ دەکاتەوە نا ئێستا لەسەر قسەی خەڵکی ئێستا حتمما وایە خۆ خەڵک پێخۆش نییە تو سەرکەوتوو بیە خەڵک پێخۆش نیە دائیمەن خەڵکەکەیتە ژیات دەکا هانت دەدا خەڵکەکەی لە پشتت دەوەستی خەڵکەکی شەیە دژایەتی دەکا کۆسپوتە دروست دەکا سەختیت بۆ دروست دەکا ئەو شتانە هەیە بەڵام زۆرینەن ئەوانەی سادیزمن ئەوانەی تێکمان دەشتێنن ڕاستە خۆ هەروایە خۆ لەبەرەوەی ئەمە بۆ ئەو بەرنامەمە دروستکردێ بۆیە تو جێ لە قسەی خەڵکی ڕانەگری قسەی خەڵکی ئەوەندە بەلاتەوە گرنگ نەبی چونکە خەڵکانێکمان هەن حەسوودن حەسوود چییە؟ حەسوود ئەو کەسە نییە کە دەیەوێت بە هێمنی و بە ئارامی بگاتە ئاستی تۆ بەڵکو ئەو کەسەیە کە دەیەوێت تۆ لەو ئاستە بەرزە بینیتە ئاستی نزمی خۆی بۆیە دائیمەن قسەی خراپ دەکا قسەی باش ناکە قسەی نەرێنی دەکا بۆیە ئەتوو بینتە خوارێ ناومێت بی لێ نەگەڕێت و بەرەو ئامانجەکەت بڕۆی جا ئەوەیە کە تو باست کرد ئەو قسە نەرێنیانەیە